سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بەردەوامی لەگەڵتان لەسەر باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە کەناڵی ئاسۆی زانکۆوە. بە هیوای ئەوەی بتوانین ئەو داتا و زانیاریانەتان پێ بگەێنین کە ئێوە پێویستانە. بەڕێزان لە درێژەی باسکردنەکانمان سەبارەت بە کۆلێژەکانی کارژێر و ئابووری لە خزمەتتان نابین بۆ ئەوەی باسی بەشی گەشت و گوزار بۆ ئەوەی خۆشەویست بکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ئەم بەشانە چەندن بە زانکۆڵاین و پاراڵێل و ئێواران هەروەها لە چەند شار و زانکۆی هەرێمی کوردستاندا هەن. ئێوەش بۆ ئەم وەرگرتنی ئەم زانیاریانە لەگەڵمان بن و تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سەبسکرایب کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوود لە کەناڵەکەمان ببینن. هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە.